مثلا ناو لەنگەشتی زۆر عجیب و غەریبی هەڵدەکەوێت کابرا شتێکی کڕێەوە پرۆژێکی کڕێەوە ئەڵماس بووە کوالەتی ئەمانە گەلێک نزمترە لەو کوالەتی ئەو بەدەکە کە فرۆشتم سامە بەدانە هەر باشەکەی لێرانە پڕی بە تا غەرامی تا دۆلارێک بڕوە دۆلارێک یانەگە کیلویەکیش بێ کاتە $1000 بەڵام ئەو بەردەی ئەو کاتەنان بینی کیلۆنیە 2 کیلۆ ئەوەندە دەبوو 6 دەفتەرەکە لەیەکی دێتە بزانە نەق غرامی خراتی چەند دەکات بۆیە لە کوردستانە بەر هەیە بەردێش دێت مثلا ناو لەنگەشتی زۆر عجیب و غەریبی هەڵدەکەوێت لەوێ عەشوایی دەینێرن لێرە بابەتایەکەیە سوتفە زۆر وەک چیرۆک گوێمان لە زۆر چیرۆک بووە کابرا شتێکی کڕێەوە پرۆژێکی کڕێەوە ئەڵماس بووە یاخود مانشێتی کراسی کڕیوە قاتی ماشێتی کرایەوە زێر دەرس و ئەڵماسی تێدا بووە هەر لەو بابەتانە